ئەو کوڕەی کە بەرامبەرت دانیشتیە ئەوە برای تووە. برای من؟ کچم باوەڕ بەو فلیمانە مەکە ئەوە درۆی دەکا. هەستم بڕۆ نەدەرێ بابا، هەستم بڕۆ دەرێ ئێستا. لە شوێن خۆت دانیشە. ڕەحمان دانیشە، ڕەحمان دانیشە. باوکە بۆم باسکە بزانم ئەوانە دەڵێن چە. کچەکەم ئێستا هەموو لۆ دەجێڕم. ڕەحمان لەبیرتە 5 ساڵ پێش ئێستا منداڵەکە تینەداتە خەزیزی خێزانم کە مامان بوو گوتت مێشی تەواو نیۆ شەلەلا لەبیرتە؟ نەخێر لەبیرم نییە. ئەمنیش لە ترسی ئەو خودایەی ئەو منداڵم هەگرت و دامە خێزانش کە منداڵیان نەرەوە. ئەو منداڵەش ئەو کوڕی ئێستایە. کچم باوەڕ بەو شتانە مەکە. ئەوانە هیچ ئیشیانی هاتنی ئێرکانە فیلمان لۆ دروستکەن. کچەکە نەبەوەی زیاتر باوەڕکەی. ئێستا کە ئەم بەخۆم تەلەفۆن لە بۆ باوی وەی دەکەم کە ناوی سەیفەدینە و منداڵەکەی کات خۆی لێ وەرگرتن و گەورەی کرد. وەڵڵا بابا بەس ئەوە مابوو لە مارەکەی خۆشمان تەلەفۆنی سی بابا تەلەفۆن چێ دەکەی؟ لاسەخۆ ڕەحمان کوڕم دە تەلەفۆنەش لە باب بکە بابی. مەکە کاکە مەیکە پێت دەڵێن مەیکە برا مەیکە. لە شوێن خۆت دانیشە. دانیشە تۆش تەلەفۆنەکەت بکە. ئەلۆ ئەلۆ بابا بیدەمن کاک سەیفەدین باشی؟ باشی فەرموو کاکە گیان. ئەمە شەعبانی کەرناسم. شەعبانی کەناس؟ هەوکەلەوەی گەڕێ. ئەمەیان لە ماڵی ڕەحمانی توجار. کاکە چی دەکەی لە مای ڕەحمانی توجار؟ کوورە کاک هەموو بابەتەکەم لۆ جێراوە. باش ئەو مۆزوعە دۆ لەو باس کرد. ئێ کاکە چ بکەم؟ وەڵڵاهی کوڕەکە دوازی لێ نەهینام لەگەر زڵ کوڕەکەم هاتن بە زۆر ئەمیان هینایێنە. بەس بزانە بە تۆ چ دەکەی لەوێن دەر؟ هاوکە وەختی هەندێنیە کاک سەیفەدین هەتا زووە خۆتان بگەین ئێرە وەرن باشە؟ ناکاکە نامن شتی وەکوو دەبیتن. ئەلۆ بابا کوڕم ئەوە چییە؟ ئەوەی چە چێ ڕوودەداتن؟ نەکەی بڵێ نایم خەریکە مشکم دەتەقی هەر ئێستا وەرنێکوانە. نایە کوڕم نایە نا. بابا نەکەی بڵێ نایم نێن ئەو ماڵین گۆشت بەجێ دێڵم ئێستا لە کەشتەکەتانە بۆ دەنێرم. چ بوو پیاوەکە چ بوو؟ ژنێ ئەوی لێ ترسام ڕۆیدا ڕۆ. چ بوو چە؟ لە مارێ ڕەحمانی توجارن. گەشتەکەشی نرد. کچم باوەڕ بۆنم مەکە کاکەن گۆ هیچ ئیشتانیە لۆ ناسنە دەری لە مارەکەم دەبڕۆ نەدەرێ ئەی دەبڕۆ نەدەرێ کاکە بڕۆ نەدەرێ. با بڕۆین بابن ئەو کێشەی چارە سەر بکەین. ئەمە کوڕی خۆم دەوێتەوە. با بڕۆین وەختی نییە.